لێدوانەکانی تۆم باراک کاردانەوەی زۆری دروست کردە با زووتر قسە بکەین بەس ئەو ڕۆژەی باشوور بوو بەڕێزان تۆم باراک ترام نادیی بۆ چارەسەر نەکبوو بۆ کێشە ئەو کابرابوویتە کێشە نەک لە کوت لە لوبنانش کە گوتی لوبنان دەبی بخرێتەوە سەر سووریا تووشی زۆر کاردانەوە زۆر بەتوندی لوبنانەکان لە دەویان داوە ئەوە یەک لەگە کوردیش دەبڕی ئەوەی دەوری کەوتن ببینێ دەوری مامۆستا و تەڵەبەی دیتێ بۆیە لەوێ بوویتە دەمەدەم لە بڕی ئەوەی ئەحمەد شەرە بڕیار وابوو بچێ بەشداری بکە ئەحمەد شەیبانی بردبوو و لەوێن دەریانی ئەو لە ئەحمەد شەیبانی تونتر بووە بۆیە لەگە کورت لەوێ توش کێشە بووە و فەڕەنسیەکان ئەو شاهیدیان لای ئەمریکیەکاندایە کە خەتار لە نوێنەرەکەی وان بووە وەزعەکەی تێکدایە یعنی نوێنەری فەڕەنسا ئەمریکا سووریا ئەوەش هەسەدە بەشداری کردیە بدایەت لەسەر خوێندن مەتاری قامشلۆ گومرگ ینی سوپا ئەوانە ینی سوپا و هەسەدا زۆر بەباشی ئەحمەد شەیبانی تەلەفۆنێک لە ئەحمەد شەڕا دەکەم من ئەوەت پێ دەڵێم بڕوا بکە خەڵکەکە بووە لە نزیکەوە لێن بۆیەوە دەڵێم و بەرپرسیشم لێی کە دەڵێم بەرپرسی مەسەلەکە ئەخلاقی و زائیدەن دەشبینن ڕێڕەوی خەبەرەکان چۆن دەبی یعنی گفتوگۆ کرایە بەس تۆم باراک بیتان هەر بەر لە کۆبنەوە کە وتی هەسەدە خۆی هەڵ دەکا و نازان بچێت لەوێ کورت پێداگریە هەسەدە خۆی هەل ناکە ئەبێتە بە بەشێک مانزومەی جێشی سووری بەس ئەبێ بە فەیلەقێک ئەبێ بە هەر شتێک دەبێت تایبەتمەندی خۆی هەبی ئەوە یەکێک لەوەکان بووە لایەوە ئەحمەد شەیبانی کە تەلەفۆن ئەحمەد شەڕ و میتێک دەکات یا ئەوە نوتی ئەمە دەزانانی میتەکە چییە بەهەرحاڵ دێتەوە زمانی دەگۆڕێت تۆم باراک تون دەبێ دەبی لە دێرزور بکشێنەوە و هەسەدەش خۆی هەلکانش پێ دەڵم دێرزور مشتەرەک دەبێت بەڵام هەسەدە خۆی هەڵ ناوەشێنەوە ئیدارەی فیدراالیە هەر شتەکە ئەمە ئیدارەی زاتیمان دەوێتن ینی بە خۆمان بەڕێوە بن ئیتر هەرچ ناوەچیە بەڕێزانێت ئەم فەڕەنسیەکان مووقفیان ینی شکایەتیان لا ئەمریکیەکان کردێکە ئەو نوێنەرەتان دەوری زۆر خراپە زمانشی زۆر خراپیە قەت بە تێمەگەنا قسەی ترامپی لەسەر دانیمارە کە داوای دوورگەکەی کرد لەسەر کەنەدای لەسەر فەڵەستین کە 2 میلیۆن ئاوارە بکە لەسەر باس لەگە مامەڵی لەگەر ئیلۆن ماسک لە دەیان ڕوودا و ترامپ بەخۆی پاشەکشێک پێکرا دوو یعنی لە ئەمریکا ئەوە نوێنەری ترامپە لۆ چارەسەر ناریتیان نەک کێشە یعنی ترامپ ناوێ فەوزا دروستبی ناوێت کێشە دروستبی دوای لە ئەمریکای دەیان قوتبی تر هەیە وەزارەتی پنتاگۆن بورە پنتاگۆن هەیە خارجی هەیە کۆنگرس هەیە میدیا هەیەوانە هەموو هاوسۆزی کوردن ترامپیش بەخۆی لێ ئێستا زمانی گۆڕایە ئەوجا زمانی تۆم باراک گۆڕایە ئەوجا بەڕێزان ئێستاکە یعنی وەزعەکان خۆی باشتر ڕۆی کورت پرۆتستۆی کردیا و ئیسرائیل زۆر توندا ئیسرائیل هەر نەک لە بۆ کورت لە بۆ دروزەکان لەگەر فدرالیەتدایان لەگەر ئیدارەی زاتیە ئەو دروزەکان وەک بەشێک لە خۆی سیر دەکا و سۆزی پیشاندا لەو کورد فەڕەنسیەکان لە بۆ کورد زۆر مووقفیان باشە و ئیسرائیل ئەگەر قسەک نەرمە ئەو ماوەی دەوێت هەتا ڕێککەوتنی ئەبراهام ئەوەی بباتن ئەحمەد دوای ئەوە بڕوا بکەن تا ئاسی تیرۆر و هەموو شتێکی لەگەڵ دەکەن بەس ئێستا ئیشیان بە ڕێککەوتنی ئەبراهامە بەهەرحاڵ وەزعەکان لۆ کورد خراپ نییە باشە و کێشەکەشیانە سەوکو گوتم لەسەر دێرزور کە مشتەرەک بێت ئەوە ڕێی هەسەدەی ئەوان دەڕێن لۆمان بەجی بێنن جینێشتە و ئەسلان بە پێچەوانەوە بڕوا بکەن هەسەدە نەک خۆی هەڵناکە هەتا ئەوە بە ئەو شتیان تەلمی حەچیوان بە من گوتراکە ئۆجەلان گوتی ئەو هێزەهی تەنگەلێک زیاتر بکەن چەچی بەهێزتر بکەن لەبەرەوە ئۆجەلان وەکو بڕیاردەری ڕقەمیەکیانە لە بواری ئایدۆلۆژیان جێرەکەشن خۆتان توندی تۆڵتکن لە سووریا چەکدانە نەک چەکدان چەک بەهێزتر دەکەن و سازش ناکەن ئیتر ناوی هەرچ ناوەچی لێبێ گرنگ ئەو منتیقەیە لە ژێر کورد دەبی دەسەڵاتی کورد ببینێ هەسەدەش ئیرادەی سەربەخۆی خۆیەبی تۆم باراکی زۆر فەشەلی هینایتەوە و ئیسرائیل و فەڕەنسا ئەوانش ئەوێنە بۆیە ڕەوشەکە زەیترس نییە هایت زەیترس نییە